باس لە کێشە و گیرروگرفتەکانی سامانی ماسی دەکەین لە هەرێمی کوردستان. کێشە و گیرروگرفتەکان چین، وەروەها هەوڵەکان بۆ بژانەوەی سامانی ماسی چی دەبن لە هەرێمی کوردستان. جا تایبەت بەم بابەتش دوێنێ سیمپۆزیۆمێک لە کۆیە بەڕێوەچووە کە باسە وردەکاری سامانی ماسی کراوە. لەسەر ئەم تەوەرە دوو میوانمان دەبێت کە زۆر بەڕێز دکتۆر نەسرین محێدین کە پسپۆر لە زانستی خۆراک و تەندروستی ماسی بە خێراتی دکتۆر، هەروە دکتۆر ئومێد ئیدریس عابد ماستەر لە نەخۆشیەکانی ماسی. سپاس بۆ ئامادەبوونتان بە خێراتن. زۆر سپاس. ئەگەر سەرتا لە سیمپۆزیۆمەکەوە دەست پێ بکەین کە دوێنێ بەڕێوە چوو بە شێوەیەکی گشتی ئامانج سازکردنی ئەم سیمپۆزیۆمە چی بوو و چی تێدا خراوەتەوە؟ بەڵێ لە ڕاستیە سامانی ماسی لە کوردستانە لە گەشتە سندنایە و ئەم گەشتە سندنەش ڕوبەڕووی چەند ئاڵانگاریە گەبێتەوە ساڵانە بەهۆی نەخۆشیەکانەوە، ئەو نەخۆشیە پەتاییانەی کە لە ناو حوزەکانە سەر هەڵەدەن. ئێمە لە سمپۆزیۆمەکەی هەوڵی چارەسەرکردنی ئەو گرفتانەمان داوە بەوەی کە چەند ڕاستپاردەیەک لە ئاڕاستی لایەن پەیوەندیدارەکان بکەین بۆی کە چارەسەری بنەڕەتی بۆ کێشانە بدۆزینەوە، کە ئەساسی ترینەکان ئەوەیە کە ئێمە بتوانین لە ناو خۆیان پەنجەماسی بەرهەم بهێنین بۆی کە ڕێگە بگرین لەو نەخۆشیە گوازراوانی کە لە ناوچەکانی تری عێراق و لە ئێرانەوە نەقڵەبن بۆ حەقلەکانی ئێمە، بۆ کێڵگەکانی ئێمە، و کە بەرهەمێنانی پەنجەماسی چەند سوودێکی تری هەیە لەوەی کە با بڵێن بە نرخێکی گونجاوەگاتە دەست خاوەن حوزەکان و لە ئاخریشا بۆ کەسی بەکارهێنەر بە نرخێکی گونجاو ئەتوانێت منافەسی سعری دەرەوەش بکات بۆی کە ئەو سامانە باشتر گەشە بکات. بەڵێ دکتۆر نەسرین، بێمە لای تۆ جیا لە گرفتی هێنانی ماسی لە وڵاتانی دەوروبەرەوە کە کاریگەری دەبێت بۆ سەر سامانی ماسی خۆمان و بەرهەمێنانی پەنجەماسیش، دیارترین گرفتەکان لە بەرهەمێنانی سامانی ماسی خۆی لە چیدا دەبینێتەوە؟ ڕاستەکەی وەکو بەڕێز دکتۆر ئومێد ئاماژەی پێکا یەکێکە لە سەرەتایی و گەورەترین کێشەکان کە ئێمە هەمانە لە بواری ماسیدا ئەوەیە سەرچاوی پەنجەماسەکانمان ئەتوانم بڵێم نییە یان زۆر کەمە لێرە لە کوردستانە بە تایبەتی لە دەڤەری سلەیمانیە. لە هەولێر یەک مەفقەس هەیە کە بڵێن ئیشەکەی لەسەر ئەکرێت، لە دووهۆک نییە هەموو ئیشەکانە زیاتر لە بینی مووسڵ و هەولێر ئەکرێت. لە سلەیمانیش بەداخەوە ئەوەی کە بڵێن هەمان هەڵهێنەرە حکوومیەکە ئەمە چەند ساڵێکە بەهۆی قەیرانەکان و بەهۆی کەشوگرفتەکان وەستاوە. دووسێ پرۆژەی ئەهلیمان هەبوو تا ڕادەیە کە توانم بڵێم تقریبا توانم بڵێم تۆزێ باش بوو، بەڵام بەهۆی چەند کێشە و گرفت و شتەکان لە بینی خاوەنی کەڵگەکانە ئەوە یەکدواریان وەساتە ناسە یەک دانێ بچووک ماوەتەوە لە قەڵاتزێ. یعنی ئەمە ڕاستێکەکەی بەشی سلەیمانی ناکات، بەشی ژماری حوزەکان ناکات. ئەمە بۆ بە یەکێکە لە گرفتە گەورەکان وەکو دکتۆریش ئاماژەی پێدا ئێمە ناچارە بین ئەو کاتە یان لە ئێران ماسیمان پەنجەماسی بێنن ساحب حوزەکان، یان ئەتوانن بڵێن ئەچن لە داقوق و کەرکووک و یان لە حەلە و مسەیەب و واتە بڵێن لە جنوب ئەیهێنن. ئەمەش بەهۆی ئەو چەند ساڵە کە بڵێن کێشە و گرفتی نەخۆشییان هەبووە، نەخۆشیەکە تیان ماوەتەوە کە یەت بەلای خۆمان وەزعێکی باشی هەیە، ئاوێکی پاکی سازگاری جوانی هەیە، وردە دوای ماوەیەکی جاروە هەیە دوای هەفتەیەک جار تا مانگێکیش ماسێکان هیچ کێشێکی نییە، بەڵام لە دوای ئەو کێشەکان و نیشانی نەخۆشیەکانی وردە دەرئەکەوێت. ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان کەوە ئەکا سامانی ماسی لێرە لە کوردستان بەداخەوە تا چەند ساڵێک لەمەوە پێش بژاندنەوەیکی باشی بەخۆبینی بوو، بەڵام ئەمە وای لێ کردووە تۆزێک کەم بکاتەوە. یەکێکتر لە کێشە گەورەکانمان ئەوەیە بەداخەوە یعنی ساحب حوزەکان کە حوزەکان دروست ئەکەن بە ستاندەری زانستی دروستی ناکەن. یعنی ئێمە بڵێن لە پاڕپۆینتەکە چەند ڕسمێکمان خستە ڕوو سێرەکەین چەند حوزێکی زۆرمان هەیە لێرە لە سلەیمانیە، نزیکەی 2000 زیاتر حوزمان هەیە. هەر حوزی سێرەکەی مەجموعەیە کە هەرێکی بە نەوعی دروست کراوە، هەرێکی بە شێوازێ دروست کراوە. باشە ئەم وەرە دکتۆر ڕادەگرن ئەمەی کە بە ستانداردی جیهانی دروست ناکرێت کاریگەری لەسەر بەرهەمەکە و لە ناوچوونی پەنجەماسیەکان جێدەهێڵێت؟ ڕاستە و خۆ ناڕاستە و خۆ تەسیر ئەکاتە سەر بەرهەمەکە، خودی بەرهەمەکە چۆنی بێت، ئایا ئەو هەتاوەکە بەری ئەکەوێت، ئایا شێوازی ماسێکە وەرگرتنی خواردنەکە، وەرگرتنی هەتاوەکە، وەرگرتنی خواردنە سروشتێکە کە لە ناو حوزەکە هەیە، کێشە و گرفتەکانی ئاوەکە کە دروست ئەبێت. ئەمانە هەمووی ڕاستە و خۆ ناڕاستە خۆ کاریگەریەکی زۆری هەیە لەسەر تەندروستی ماسێکە، کاریگەریەکی چاکتریشی ئەبێت لەسەر بەرگری ماسێکە اینجا دەرکەوتنی نەخۆشیەکان. ئەمە دووهەم کێشە و گرفت کە ئێمە هەمانە. سێهەم کێشە و گرفت یعنی بەداخەوە توانم بڵێم ئەوە کێشێکی گەورەیە بەڕاستی، ئەوەی ئەمە کێشەی علفمان هەیە.
علەفی ماسی کە علەفێکی باش بێت وا ببێت بە شێوازێک بە ڕێژەیەک بێ بە کوالەتێک بە کوانتیتێکی باش بێت کە ساحب حوزەکان ئیسفادێکی باشی لێ بکەن ماسیێکی تەندروستی باش بەرهەم بهێنن ئەوە زۆر کەمە ئەوە زۆر کەمە ئەمە وای لێ کردووە ساحب حوزەکان پەنابرنە بە علەفی دەواجن ئەمەش بڵێن ڕێژەی کوالەتی و کوانتیتی ماسیەکە کەم ئەکاتەوە لەگەڵ ئەوەشە ئێمە بڵێن ئەوەی کە مهمە بەلامانەوە ڕێژەی پرۆتینەکەیە جۆری پرۆتینەکە کە بەکارێ لە ناو علەفەکە ئەمە کاریگەرێکی زۆر گەورەی هەیە لەسەر تەندروستی ماسێکە لەسەر مانەوە و توشبوونی بە نەخۆشی زۆر کاریگەری هەیە حاڵەتێک ترش کە ئەمە هەمانە بەداخەوە ئەمیش هەر بە هەمان شێواز کێشە گرفتەکە لای خاوەن حوزەکانن کە یان بەلای دکتۆرە بەڕێزەکان دەرمانێکی بۆ ئەنووسێت پێڵە بەم شێوازە بەکاری بێن یان بەم ڕێژەیە بەکاری بێنە ئەو بە قسەی دکتۆرەکە ناکات یان وەکو خانەڵەن بە عەقڵ و بە مێشکی خۆیان ئەیکەن یان بەوەی بڵێن برادەرەکەی چۆن کردوێتی ئەمیش بەو شێوازە ئەیکات ئەتر ئەوەی ئەو هەڵە بێت یان ڕاست بێت ئەم بە شێوازێکی تر ئەیکات بە قسەی دکتۆرەکە ناکە بۆی سێرێچکەی بەکارهێنانی دەرمانەکە بەکاریێت بەڵام لەولاوە ئیشی خۆی ناکات ئیشی خۆی ناکات نەخۆشیەکە چارەسەر ناکات ئەمە شتێکێکە لە کێشە گرفتە گەورەکان کێمە بەڕاستی هەمانە لێرە بەڵێ دکتۆر بگەڕێمەوە لای تۆ لەم سیمپۆزیۆمەدا کام کێشەگیر و گرفتانە باس کراوە دەکرێت بڵێن خاوەن حوزەکان ئەوانەی کە کار لە بەرمێنانی پەنجە ماسیدا دەکەن لەوێ میوان بوون لە بەرۆی تاوی کێشەگیر و گرفتەکان پێبزان و هۆشیاریان هەبێ دەربارەی بەرەمێنان لە ڕاستیە ژمارەیەکی بەرچاو لە خاوەن حوزەکان ئامادە بوون کە با بڵین ئەو تەڕحانە خراوەتە ڕووبووی کە ئەو سامانە باشتر بەرەو پێش بچەوە بە تایبەت ئەو شوێنێکی ئێمە هەڵمان بژارد ناوچەی کۆیە و تەقتەق و ئەو شوێنەیە کە با بڵین زۆربەی زۆری حوزەکان لەوێن نزیکەی 650 حوزی ماسی لەو ناوچەیەوە ئەم حوزانە وەکو ئامار وەکو ئەوەی کە لە ئاخیرەم ئاماری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لە 130 پێداویستی ناوخۆ پڕەکەنەوە ئەم حەقلانەی کە ئێمە هەمانە و هێشتا نەگەیشتونەتە ئاستی پێویست بووی کە لە 170کەی تر با بڵین پێداویستی ناوخۆ پڕکەنەوە لەبەرەوە ئەو ساحب حوزانەی کە لەوێ ئامادەن کۆمەڵێک گرفت و کێشەیان هەیە کە گرنگە بە چەند ڕێکارێکی زانستی بۆیان چارەسەر بکرێت وە ڕێنماییەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو بە جۆرێکدا بڕێژرێتەوە کە خزمەتی باشتری و بوارە بکات بەوەی کە ئێمە ساڵانە پێویستە دامی خاوەن پرۆژەکان بکرێەوە هەوڵ بدرێ لقاحاتی پێویست بۆ هەنێک لەو نەخۆشیانەی کە ئاستەنگی دروست کردووە یا بووەتەوە کاری لە ناوچوونی ئەو با بڵین سامانە کە زۆر جار بەنەوەتەن لە حەقلێکا لە ناو ئەچێ لە ڕاستیە کە ئەمە با بڵین هەم کارەساتێکی ژینگەیە هەم لە ڕووی ئابوووریەوە زیانێکی گەورەی ئابوووریە لەبەرەوە ئێمە بۆی کە ئەم کەرتە باشتر بەرەو پێشبەرین گرنگە بە هەموو سێکتەرەکانەوە هەم لە مەجای با بڵین حکوومەت و هەم ڕێنمایەکانی وەزارەت وە هەم پەرەپێدان بە توانا و لێهاتوویەکانی پزیشکانی ڤێتەرنەری لەو بوارەیە گرنگە ینی کۆمەڵێک کەوادری باشمان هەبێت بۆ بوارەوە دەورات ببینن و دروستکردنی کۆمەڵێک با بڵین مڕەبی نمونەی ئەوانەی کە ڕۆڵیان هەیە لەوەی کە با بڵین حەقلەکانیان بە شێوەیەکی باش پەروەردە کردووە و بیان کەینە وەگەڵێ ڕێنیشاندەرێک بۆ کۆمەڵێک مڕەبی تر بۆی کە لەو مەجالەیە ئەم مەجالەش ئاوڕێکی باشتری لێ بدرێتەوە و لەگەڵ ئەمەشا ئێمە پێویستمان بۆیە کە سنتەرێکی تەواوی زانستی توێژینەوەمان هەبێت کە لە وەزارەتی کشتتوکاڵا هەیە و بە هەماهەنگی لەگەڵ ناوەندە ئەکادیمیەکانە بۆی کە ساڵانە ئەو پەتایانەی کە هەیە تەشخیص بکرێن و دەستنیشان بکرێن و چارەسەرە زانستیەکانیان بۆ بدۆزرێتەوە هەتا ئەگەر بگاتە ئەوەی کە لقاحیان بۆ دروست بکرێت. باشە دکتۆر لێرەیە ڕات بگرم هەماهەنگی ئەو سنتەرە لەگەڵ خاوەن پرۆژەکانە لە چاستێکدایە دەکرێت بڵێ ڕێنمایەکی باش دراوە بە خاوەن پرۆژەکان ئەگەر بڵین تا ئێستا ینی شتێکی وا نەکراوە کە بڵین ئەو تەشخیصی نەخۆشیەکان بکە بە شێوازێکی زانستی وە بیکاتە ڕیکۆردێکی تایبەت و با بڵین کار لەو بوارەیە بکە من ویست باسیەوە کەم کە ئێمە لە مەجای کشتتوکاڵە بە شێوەیەکی عام و بە تایبەت لە کەرتی ڤێتەرنەریە پێویستمان بەوە هەیە کە
هەوڵ بدەین لە ناوخۆیان ئەو ڤاکسینانە بەرهەم بێنین یا ئەو چارەسەرە بنەڕەتیانە بۆ کەرتەکە فراهەم و دەستەبەر بکەین کە هەیە لە ڕاستیە ئێمە ساڵانە بنزیکی 30 ملیۆن دلار بۆ 40 ملیۆن دلار پارەی ئەم وڵاتات چێتە دەرەوە بۆ کڕینی لوقاحات کە ئەمە با بڵین بۆ لوقاحاتی دەواجن و لارجەنی ماڵ و با بڵین هەموو سێکتەرەکانی فێتەرنەری کە ئەم پارەیە لە ڕاستیە پارەیەکی نەتەوەیە هی ئەم وڵاتەیە کە لە ڕاستیە ئەگەر حکوومەت خۆی بیەوێت بە ئاسانی ئەتوانێت کۆنتترۆلی ئەو مەجالە بکات و ئەتوانێت خۆی لە ناو خۆیان ئەو سترینانی ئەو سترینی ڤاکسینانە با بڵێن کە پێویستن و ڕنگدانەوەی نەخۆشیەکانی ئەم وڵاتی خۆمانە ئەوە بەکاربێنن لە وڵاتانە باوی ئەوە نەماوە کە تۆ لە وڵاتێکەوە لوقاح هەوردەی بکەی بۆ وڵاتەکەی خۆت لەبەرەوە کە بۆ نمونە نەخۆشیێک لە سلێمانیا بڵاو ئەبێتەوە هەمانە و نەخۆشیە نییە کە لە بەسڕا هەیە بۆ نمونە یا هەمانە و نەخۆشیە نییە کە لە دۆهۆکە هەیە لەبەرەوە گرنگە سترینەکان سترینی ئەو ڤایرۆسانی کە هەیە بە شێوازێکی زانستی تەشخیص بکرێت و ئەگەر لوقاحەکانیش لە دەرەوە بێت گرنگە لەسەر ئەساسی ئەو سترینانە ڤاکسینەکان بێنە ناوخۆی کوردستانەوە. بەڵێ دکتۆر نەسرین بگەڕێمەوە لای تۆ وەکو کۆتا پرسیار ئاراستی بکەم دوێترین ڕێنماییەکان داواکاریەکان بۆ بژانەوەی سامانی ماسی لە هەرێمی کوردستان دەکرێت بڵێن خۆی لە چیدا دەبینێتەوە بە دیاریکراوی بەڕاستێکی بڵێن لە دوای وەرکشۆپێک ڕێکخراوی لە پێناوژیانەوە و کۆمپانیان گۆڵفش ڕۆژی پێنجشەمە وەرکشۆپێکی چاکیان ئەنجامداوە لەگەڵ سیمپۆزیەمەکە بە هەردووکیەوە ئەتوانم بڵام ئێمە چەند خاڵێکمان هەیە بۆ ڕێنمایی بکرێت بۆ خاوەن پرۆژەکان بێت یان بۆ بەرپرسەکان بێت بە شێوازێکی گشتی ئەوەیە کە بڵێن هاوکاری بکرێت یەکەم شت لە دابینکردنی پەنجەماسیەکان کاری ئاسایی و یاسایی بکرێ بۆیان لەبەرەوەی هاندەرێکی باش بن بۆی پەنجەماسی لە خۆمانەوە بێت نەک ئێمە بچین لە هینی دەرەوە بێنین یان بەڕاستیەوەی کێشەکان کە ئێمە هەمانە زۆرتر هینەوەی کە بڵێن ئەوانەی کە وەکڵێن لە جنوبەوەی هێنن یانەوەنە کە لە ئێران هێنن ڕاستێکی زۆربەی زۆری چونکە بڵێن ئێمە کوالیتی کۆنتترۆلێکی باشی ئەو بەو شێوازەمان نییە کە چکە اختصاسەکانمان نییە و زۆر کەمەکە لە باری ماسی ئیش ئەکەن ناتوانن لە ساسە حکم بین لەسەر ئەوەی ئەم وەج بە ماسیە کەیت بۆ داخلی کوردستان ئەبێت ئایا بەڕاستی دوورە لە نەخۆشیێکی پێوەیە نەخۆشیەکەی پێوە نیە ئای هیچ کێشەگرفتێکمان بۆ دروست ئەکات یان زۆرجا کێشەگرفتەکە دوای مانگە دوای مانگونیوێ ئەنجا دەرئەکەوێت یان ئەمانە هەمووی ئیشێکی باشی ئەوێت لەلایەن هەردوو لاوە چ خاوەن حوزەکان چ بەرپرسانی حکومەت لە هەردوو لاو بێ هەماهنگێکی باش ببێت بۆی بتوانین یەکەم خاڵ ئێمە گرنگترین خاڵ ئێمە ئەو بەرهەمەیە کە بە خێوەکەین پەنجەماسەکانە بێ سەرچاوەکەی سەرچاوێکی باشی تەندروست بێت بێ هەمووی ئاگادار بێت کە ئەم سەرچاوەکە من پەنجەماسەکانی تیا ئەهێنم ئایا تەندروستە ئایا باشە ئایا کە هێنامە لای وڵاتەکەی خۆم ناو ئاوەکەی خۆم هیچ کێشەگرفتێک دروست ئەکات یان نایکات جگە لەوەش کە بڵێن بەپۆی بەهەوەی هەموو گۆڕانکاریەکان کە ئەکرێت لە جیهانە ڕێژەی ئاوبەرزی و نزمی ئەکات وڵاتی ئێران هەندێها حاڵەتە ئاوکە ئەگرێتەوە ئاستی ئاوی لای خۆمان بە تایبەتی دەربەنی خان سیروان ئەوان کەم ئەبێتەوە ئەمە شوای کردوت کاریگەریەکی زۆر بەرچاوی ئەبێت لەسەر بەرهەمی ماسی یعنی ئەمەش ئەبێت هەماهنگێکی باش بکرێت لەگەڵ دەرەوەی وڵاتی خۆمان کە بەباشی ئێمە کۆنتترۆل ئەو وەزع بکەین لەبەرەوەی ئێمە ماسلەنە ئاوە ئەژی کە تۆ سەرچاوی ئاوەکە و باش نەبێت و لە یاریکردنا بێت لە بینی وەرزێک و بە وەرزێکی تر ئەمە کاریگەریەکی زۆر بەرچاوی گەورەی ئەبێت لەسەر بەرهەمەکانمان جگە لەوەش ئەبێت وەکو لە هەموو شوێنێکی دنیاە لە عێراقیش ئەمە هەیە لە خۆشبەختانش لای خۆشمان ئەم چەند ساڵە هەیە کە حکومەت پەنجەماسی ئەکرێت لە چەند سەرچاوێکی جیاواز و ئەکاتە نەو ئاوە سروشتەکانەوە ینی ئەمە لەلایەکەوە هەنگاوێکی زۆر باشە لەلایەکی تریشەوە ینی بەداخەوە ئەوانەی کە ڕاوچەکانن ئەوانەی ئەچن دوای ماوەیەک دوای چەند ڕۆژێک ئەچن ئەو ماسیە پەنجەماسیانە کە کراتونە ئەو کە چەند ڕاویەکە نوۆی فرۆشتنەوە یعنی ئەمە تۆ بۆ سامانی ماسەکەیە بۆ سامانی ئاوەکەیە بۆ بەرژەوەندی وڵاتەکەی خۆتە یعنی تۆ بەداخەوە ئەمە لەلایەک لەولاوە حکومەتێکە لەلایەکەوە لەولا ئەچن ڕاوی ئەکەن یان بۆی ئەمەش ئەبێت حکومەت یاسایەکی بۆ دابنرێت ئایا ئەو تۆڕانەکە بەکار ئەهێنن بۆ ڕاوکردنی ماسی ئەبێ حەجمەکەی سایزەکەی لە چنێکا بێت دەبێت لە چنێک بچووکتر نەبێت لەبەر پەنجەماسی نەگرێت لەبەر بمێنە گەورە ببێ بۆ ساڵی داهاتوو زۆر ببێ ژمارەکانی یان ئەمە گرفتێکی بەڕاستی ئەوش توانم بڵم گرفتێکی گەورەیە گرفتێکی تر کە ئەمە هەمان وکو باسمان کرد ئەبێت یارمەتی بدرێت و ئیش بکرێت لەسەر دابینکردنی چەند مەعمەل عەلەفێکی باش
کە ئیشی ماسی بکات کێشە و گرفتەکان زۆرن ئەگە بچینە ناو وردەوە کارێکان و بە سعات و 2 ساعت تەواو نابینەوە زۆر دەبن ڕاستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانتان ئومێد دەکەین کە بتوانین سامانی ماسی شلاری کوردستان هەنگاوێکی باشێ بێت و ژەوی ناوخۆ دابین بکات